دوای دایک و باوکەواتە قوتابی دایک باوک اینجا مامۆستا کە پێم خۆشە وەکو ئەو مامۆستا بەڕێزانی کە ئەمڕۆ میوانی بەرنامەکە من ڕۆڵیان بێت ڕۆڵی چۆنمان هەبێت. یەک مناڵەکان بەجیا قسەیان لەگەڵا بکە. دوو هۆکاری کەوتنیان بزانە. سێ ئەگەر کرا بەجیا دایک و باوکیان بانکە. چوار ئەگەر کرا سەردانێکی مەیدانی بۆ ماڵی منداڵەکە دروست بکە کەمە زۆر مهمە. مناڵەکە زۆر پێگەشێتەوە، دایک و باوکە زۆر پێگەشێتەوە. چوە دووسێ جار جەنابەت بانگی دایک و باوکی منت کردووە نهاتوو تەواو دایک و باوکم خراپن کاکە، دایک و باوکم شەڕیانە، دایک و باوکم لێواری تەلاقن. ئەگەر بتوانانی بەتابەتیمە بۆ ناحیەکان، بۆ لادیەکان، بۆ شارە بچکۆلەکان، بۆ گەڕەکە بچکۆلەکانش دیایەتی و من لە سلێمانی دەستخۆشی مێ هەندێ مامۆستایە لە کاکتۆر وەڵا ئەم ماوەیە زیارەتێکی مەیدانیمان کرد بە سیارەیەکی لە مامۆستاکانمان بە بەنزینی خۆمان سەردانی هەندێ ماڵمان کرد. ئەکچم وەرە سەرکەوە با سەردانێکی ماڵتان بکەین. لەگەڵ دایکە لەگەڵ باوکیە دانیشین کچەکەت زۆر زیرەک بوو ئەم ساڵ بوای لێ قەوماوە، پار زۆر زیرەک بوو ئەم ساڵ بوا لێ قەوماوە، ئەم کچە جوانە هەموو ساڵی ئەوائیل بوو بوا لێ قەوماوە. دایکەکەم دانیشەها وای دی هاتووە دانیشتوین لەگەڵا گەشتینە نەتیجە و دایکەکەوتی وڵی ڕاستەکەن خەتای منە زۆر ئیشم پێ کرد بە کچەکە بەس وعد بێ لەسەر دەستی ئەوەی لەمە دوایشی پێ ناکەم. ئەڵە دوای ماوە سەرێکمان کرد کچەکە بوژایەوە، کچەکە هاتە سەرخەت، کچەکە کەم تا زۆر دەرەجەکانی باش بوو کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگە. مامۆستا ئوستوبی خۆی بگۆڕێ، مامۆستا شێوازی وتنەوەی خۆی بگۆڕێ، مامۆستا شێوازی ئیمتیحان هێنانەوەی خۆی بگۆڕێ، مامۆستا مەرزەمە و کتێب و دەفتەرەکان تۆزە دەستکاری بکە، مامۆستا شێوازی پێدانی شتە گرنگەکان بە تەلەبە بگۆڕێ، مامۆستا شێوازی فێرکردنی تەلەبەکان بگۆڕێ. پێشتر بۆ 30 کەس قسەیە کرد، ئێستا کاتە 2.15 پێشتر بۆ 30 کەس قسای کرد، ئێستا کاتە بە 4 گروپی 6 و ئەڵێ یاڵە ئەو ڕۆژە ئەو 6 تاوەرن ئەو 6 تاوەرن. پێشتر لەناو پۆلەکە تەنها شەرحێ کرد، ئێستا لە چی ئەو 4 محەممەد ئەحمەد فلان دەرزی پێنجەم دەرزی وەرزشمان هەیە هیچتان نییە وەرن بۆ ئیدارە. خۆم شاغرێکم دۆزیێتەوە ئەم 4 بەجیا بانگەکەم، بەجیا بانگیانەکەم فیزیان بۆ شەرحەکەم، کیمیان بۆ شەرحەکەم، عەرەبیان بۆ شەرحەکەم. بەڵام ئەمە لە مامۆستای دڵسۆز دەوەشێتەوە، لە مامۆستایەک دەوەشێتەوە کە بەڕاستی نەک تەنها هەوڵدان و کۆشەکەی خۆی زۆر لەوە زیاتریش دەکات بە خزمەت دەکات. بەڵام ئەمە لە بالمقابل بەڕاستی دەبێت گەنجێکش بێ شعور نەبێ. دەبێت تۆ مامۆستایەک بانگی کردی بۆ ئیدارە هەز بکەی ئەم مامۆستایە ڕۆڵی باوکە بینێ، ڕۆڵی دایکە بینێ، ڕۆڵێکی باش و چاکە بینێ. ئەم مامۆستایە تۆ ناجح بی و ناجح نەبی کوڕە جوانەکەم ئەو معاشی خۆی هەر وەرەگرێ بەخوا حکومت ناڵێ بۆ نمونە مەسەن تۆ وڵات 4 تەلەبەت کەوتو بە معاشت ببڕم. بەڵام هەز بە مەسئولیت دەکات، هەز بە دنیا دەکات، هەز بە قیامەت دەکات، هەز دەکات ڕۆژێ لە ڕۆژان لە قیامەتە پێی دەڵێن وەقیفوهم ئینەهم مەسئولون. بۆیە دەڵێ دکتۆر 30 تەلەبەم هەبووە بڕوات بێ 30 سەعاتم بۆ تەرخان کردوون بێجگە لە حیسەکانی خۆم بەجیا لەوێ هونەریان نەبوو بەجیا بانگم کردووە، لەوێ وانی وەرزشیان نەبووتم کوڕم تۆمەچۆ بۆ وەرزش، لەوێ دەرزی ئەخیریان تەواو بووە لەوتم کچم مەڕۆنەوە ئەو 2 تەلەبێتان وەرن بۆ ئیدارە با 2 شتێکتان بۆ شەرحەکەم. ئەڵێ بەو کوڕم و تۆ بەجیا بەیانی سەعات 12:30 11:30 وەرە منیش زوو دێم بۆ مەکتەب بۆی سەعاتێک شتت بۆ شەرحەکەم. ئەوی تریان فلان. بەڕاستی ئەمەش بۆ خۆی ڕۆڵێکی زۆر گرنگ و مهم